سڵاتان لێبێ هاوڕێم بەخێربێن بۆ ڤیدیۆیەکی تر لەمە من هەوڵێم کە وەڵامی ئەو پرسیار بمەوە کە ئایا بایۆلینگویستیکس چییە کە بەشێکە لە زمانەوانی. بایۆلینگویستیکس زانستێکە کە سەر بە زانستی زمانەوانیە، لقێکە لە زانستی زمانەوانی جیابێتەوە و ئەو خاڵی بێگەیشتنی زانستی زمانەوانیە لەگەڵ زانستی بایۆلۆژیا، واتە زانستی زیندەزانی. بۆی بە کوردی دەتوانین وشەکە وەرگێڕین بۆ بایۆ زمانەوانی یاخود زیندە زمانەوانی یاخود زیندەزانی زمان. ئەم لقەش لقێکی زۆر ئینتەردیسپلینەریە، واتە دسپلینی زانستی یەکجار جیاواز لە خۆی ئەگرێت، واتە ئەگەر سیریکەین تێرمەکە ئەگەڕێتەوە بەکارهێنانی تێرمەکە بۆ یەکەم جار ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1974 کە لەلایەن زمانەوانێکی ئیتاڵیەوە بەکارهاتەوە بەناوی ماسیمۆ پیاتێلی پالمارینی کە زمانەوانێکی ئیتاڵی بووە و لێکێک لە نووسراوەکانیە وشەی بایۆلینگویستیکس بەکارهێنەوە. تا ئێستا زانستەکە لە سەرەتای تەمەنیایەتی زانستێکی گەنجەوە بە بەردەوام هەوڵی پێشخستنیە درێ. بۆ نمونە ساڵ و نوێ پێش ئێستا من ئاگادار بووم کە ینی کۆنفرانسێ بەسرا لە چین بۆ زیاتر پێشخستنی ئەمەوە بە بەردەوام بێگومان کۆنفرانسە بەسرێەوە تەنانەت لە بوارە جیاجەکە، چونکە ئەڵم زانستێکی ئینتەردیسپلینەریە لە زۆر لە قیتری زانستا خۆی دەرەخا. بۆ منە ئەو زانستانی کە پەیوەندیان هەیە پێوەی وەکو نیورۆساینس، واتە زانستی مێشکناسی، ئیتر نیورۆساینس، خودی نیورۆساینس، نیورۆلۆژیا ئەگرێتەوە و کۆمەڵێک شتی تریشی لە جیابێتەوە وەکو ئەفازیۆلۆژی کە ئێستا بە کورتیش جەخت لەسەرەوە ئاکەمەوە. و دواتر تۆ باز لە ئیڤۆلوشن تیۆریەکەی، واتە تیۆری ئیڤۆلوشن، تیۆری پەرەسەندنیش لە هەمان کاتە لقێکی لێ جیابێتەوە لە بایۆلینگویستیکس و کە ئەتوانین ناویشی بنین ئیڤۆلوشنەری لینگویستیکس، واتە پەرەسەندنی زمانەوانی، زانستی پەرەسەندن و زمانەوانی تێکەڵەیەکە لە هەردووشیان. دواتر تەنانەت ئەچێتە ناو زانستی بۆ هێڵناسیشەوە، جێنێتیکس یاخود جینات، زانستی جینەکان. دواتر تێکەڵ بە کۆمەڵێک بابەتگەلی تر وەکو سایکۆلۆژی، وەکو ماتماتیک تێکەڵ بەمانەشە بێت. بۆیە سەرەتاکەی ڕۆکوتم سەرەتای بەکارهێنانی وشەکە بۆ ساڵی 1974 گەڕێتەوە و پێشخستنی زانستەکە توانین بڵین بێگومان مێژوویەکی هەیە، بەڵام عادەتەن تۆ ناتوانانی باز لە بایۆلینگویستیکسکەی بەبێ ئەوەی باز لە تێزەکانی زمانەوانی ئەمریکی نۆم چۆمسکی بکەیت. نۆم چۆمسکی تیۆرەکانی ئەم کە ئەگەر بگەڕێنەوە بۆ ساڵی 1950 بەڕاستی ساڵێکی زۆر گرنگە لە گۆڕان لە زانستی زمانەوانیە. لەبەری لە ساڵی 1950 کتێبێک تەکایەوە لەلایەن بی ئەف سکینەرەوە نووسرێ بە ناوی ڤێربەڵ بیهیڤیر کە بی ئەف سکینەر یەکێکە لەو سایکۆلۆژیستە ئەمریکانی کە سەر بە قوتابخانەی سلووکیەکانە یاخود بیهیڤیرستە، سەر بە قوتابخانەی بیهیڤریزمە یاخود نەک ڕەوشتگەرە ئەتوانی ناوێنێ ڕۆشت ببێگومان بەواتای مۆڕاڵ نا، بەواتای ئەخلاق نا، بەڵکو بەواتای کردنی کردارێک، کردنی جێبەجێکردنی ئاکارێک، باشە ئاکارگەرایی ئەتوانی ناوێنێ. جا ئەم کتێبە ئەو وای دائەنا کە زمان کۆمەڵێک بیهیڤیەری دەنگژین، کۆمەڵێک کردداری دەنگژین و بۆیە پەیوەندیەک نە ئەمایەوە لە پەیوەندی نێوان مێشک و زمان یاخود ئەقڵ و زمان. بەڵام نۆم چۆمسکی هەستا کتێبێکی بڵاو کردەوە بە ناوی سینتاکتیک ستراکچرز کە واتە ستراکتۆرە سینتاکسیەکان کە دژی تیۆرەکەی بی ئەف سکینەر بوو، بۆیە توانی زۆر بە زانستیانە تیۆرەکانی بی ئەف سکینەر لەناوبەرەوە، بۆیە ڕۆڵی بیهیڤریستەکانی یەکجگار لاواز کرد لە بواری زمانەوانیە، لە بواری سایکۆلۆژیاوە، لە بواری کۆگنیشنەوە، لە زۆر بواری تریش. چۆمسکی وای دانا کە مرۆڤ لەلایەنی بایۆلۆژیەوە زمانی بۆ ئەمێنێتەوە، مرۆڤ بایۆلۆژیانە مێشکی ئامادەکراوە بۆ ئەوەی زمان وەرگێ. بۆیە لێرەیە بینی کە کۆمەڵێک تیۆری گرنگی زیینوو کردەوە کۆوانەی فێردیناند دە سۆسوێر، فێردیناند دە سۆسوو واتە دوایی. بۆیە چۆمسکی چەند
تیۆرێکی یەکەم تیۆرانە لە بایۆلینگویستیکسە ئەبێ بزانرێت یان بخوێنرێت ئەویش بۆ نمونە یونیڤەرسەل گرامەر کە بڕۆی وایە هەمومان کە لە دایکە بین هەموو زمانەکانی ژیان هەموو مرۆڤانی لە دایکە بن خاوەنی گرامەرێکن کە پێوترێ یونیڤەرسەل گرامەر یاخود گرامەری گردوونی کە تۆ لەلایەنی بایۆلۆژیەوە ئامادە کراوی تاکو زمان بەدەستبێنی وە کۆمەڵێک ئینی تریە بۆ نمونە language acquisition device هەیە کە لای وایە بەشێک هەیە لە مێشک کە بەرپرسیارە لە ئەکوزیسیۆنی زمان یعنی فێر بۆ دەستهاتنی زمان چکە وشی وە دەستهاتن ئەکوزیشن جیاوازە لە learning واتە فێربوون. خاڵێکی تر کاکرێ بیخوێنی بریتە لە developmental linguistics واتە زمانەوانی گەشەکردن مناڵ کە گەورە ئەبێت مێشکی چۆن گەشاکە بۆ ئەوەی فێری زمان بێت لێرەش کۆمەڵێک تیۆری زۆرمانەیە یەکێک لەوانە ڕووکوت مەسا باسمان کردی چۆمسکی کە من هیچ چۆمسکیم لە هی زۆربەی زانەکانی تر پێڕاسترە بەڵام لە پاڵ چۆمسکیاتۆ کۆمەڵێک تیۆری تر تەیە وەکو behaviorist theory constructivism تەیە social interactionism تەیە وە کۆمەڵێک functionalism تەیە بۆ نمونە وە کۆمەڵێک فکرە و بیر و ڕای تر تەیە لەوەی کە مرۆڤ چۆن فێری زمانە بێت. بۆیە ئەمانە هەر یەکێک لەمانە لقێکن لە بایۆلینگویستیکس. دانەیەکی تر کە زۆر گرنگە لە بایۆلینگویستیکس لقێکی لێ جیابێتەوە بە ناوی نیورۆلینگویستیکس واتە مێشکناسی زمان یاخود زمان و مێشکناسی نیورۆساینس لەگەڵ لینگویستیکس. ئایا مێشک پەیوەندی نێوان مێشک و زمان چییە؟ و بێگومان پەیوەندیەکی ئێرجگار زۆر هەیە لە نێوان زمان و لە نێوان مێشکی مرۆڤ. گومانی تیانە کە زمان بەرپرسیارەتێکی زۆر کە مێشک بەرپرسیارەتێکی زۆری زمان ئەگرێتە خۆی. چەند بەشێکمان هەیە لە مێشکان کە بەرپرسیارن لە زمان ئەوانە برۆکس ئێریا واتە شوێنی ناوچەی برۆکا و ناوچەی ڤێرنیکە ئەم دوو ناوچەیە بەرپرسیارن لە زمان. لایەنێکیان بەرپرسیارە لە ستراکچۆری زمان لایەنێکیان بەرپرسیارە لە تێگەیشتن و بەرهەمێنانی تێگەیشتنی زمان. ئێمە بەوەیە زانیمان کە مێشک بەرپرسیارە لە زمان لەبەرەوەی کە ئەم شوێنی جیاواز لە مێشکا تووشی کێشە بێ کێشەی جیاوازی زمانەوانیمان بۆ دروستە بێ. بۆ نمونە کاتێک کە کێشە لە تێگەیشتن دروستە بێ بەشێکی مێشک لێ بەرپرسیارە کە کێشە لە گرامەرمانە دروستە بێ نەک تێگەیشتن لە زمان یان تێگەیاندن ئەو کاتە کێشەیەکی تر دروستە بێ لە ناو زمانە. بۆیە زمان بەشێکی گرنگە تەنانەت لە سایکۆلۆژیە خوێندرێ لە بایۆلینگویستیکس لە نیورۆلۆژیا خوێندرێ و هەتا دوایی. ئێمە چۆنە زانین هەروەکو وتم ئەو کێشانەی کە دروستە بن لە مێشکا بەوە بۆمان دەرەکەوێت کە چ بەشێکی زمان بەرپرسە ببورە چ بەشێکی مێشک بەرپرسە لە فلان بەشی زمانە. لێرە زانستێکی ترمانێ لقێکە لە نیورۆلینگویستیکس کە پێوترێ ئەفازیۆلۆژی یان ئەفاسیۆلۆجی. ئەفاسیۆلۆجی کۆمەڵە نەخۆشی ئەو نەخۆشیانەی زمان پێیان ئەوترێ ئەفازیا. اینجا جۆرەها جۆری ئەفازیامانێ هەندێک نەخۆشی مێشک پەیوەندیان هەیە بە نووسینەوە یعنی کە شوێنێکی مێشک تووشی کێشە ئەبێت تۆ نووسین لە دەستەی. هەنەیە کێشەی ئەفازیا هەیە کە کێشە لە ئەکسنتا بۆ دروستەکە شێوەزارەکە دەگۆڕێ. ئیتر کێشەی جیاوازی زمانەوانی ئەم کێشانە پێیانەوترێ ئەفازیۆلۆژی. بۆیە بە دیراسەکردنی ئەم کێشانە ئێمە بۆمان دەرەکەوێت کە چ بەشێکی مێشک ڕەبتە بۆ تەنانەت لە جیناتیشا بۆ نمونە جینی FOXP2 یاخود FOXP2 ئەم جینەش بەرپرسیارە لە زمان ئەگەر هاتو ئەم بۆ هێڵە لە DNA و لە جینۆمی مرۆڤ تووشی کێشە بێت کێشەی زمانەوانیمان بۆ دروستە بێت. زانستی نیورۆلۆژی ئەتوانین بگەڕێنینەوە بۆ ساڵی 1800ەکان کاتێک کە نەخۆشێکی بەناوبانگەیە لە بواری مێشکناسیە نەک تەنها زمان ناسی بەڵکو لە مێشکناسیشە بە ناوی فینیاس پی گەیج. فینیاس پی گەیج پیاوێک بوو کە شیشێک لە کاتی کارکردنە هەڵەیەک ڕوئایە شیشێک بە چاویە ئەڕوا مێشکی ئەبەزێنێت و ناکا. بۆیە بۆمان دەرەکەوێت کە فرۆنتەل لۆب یعنی بەشی پێشەوەی کە بەشی فرۆنتەل لۆبی تێگەچێ هیچ کاریگەریەکی بەسەرا دروست ناکات لە بەشی پێشەوەی مێشکە واتە ئەوەی کە پێوترێت فرۆنتەل لۆب لە لۆبی پێشەوەیە یان نازان بە کوردی لۆب چیان پێوت پێتر لە فرۆنتەل لۆبیە کێشەی زمانەوانی بۆ دروست ناکە بەڵام کۆمەڵێک کردداری ئەگۆڕێ یعنی هاوڕەکانی تێبینی ئەوواکەن کە کۆمەڵێک سیفەت و سلوکی گۆڕاوە واتە کۆمەڵێک بیهێڤیری گۆڕاوە بەڵام کێشەی نەکردوتە سەر زمانەکەی.
بۆی لێرە بۆمان دەرەکەیە کە فرۆنتڵ لۆب بەرپرسیار نییە لە زمان بەڵکو بەرپرسیاری کۆمەڵێک فەنکشن و کاریترە ئەمە یەکێک بولەوانەیە کە زانیمان کە ئەم بەشە پەیوەندی نییە بە زمانەوە بەڵام وردە زانەکان ئیدۆزنەوە کە کۆمەڵێک بەشی تر هەیە لە مێشکە بەرپرسیارنەوە تەنانەت مۆتۆر کۆرتێکسەکە بەشی مۆتۆر کۆرتێکس کە بەرپرسیارە لە جوڵاندنی دەم و ماسوولکە و دەست و ئەمانە ئەمەش بەرپرسیاری هەیە لە قسەکردنە لە ڕووی جوڵانی ماسوولەکان ئیتر بۆیە لە زانستی نیورۆلینگویستیکسە ئەم کۆمەڵەشتا ئەخوێنی بەرحاڵ من ڤیدیۆکە زۆر درێژ ناکەم و لەبەری بەڕاستی من نامێ بە قوڵی بچمە ناوی بە قوڵی ئەگەر بڕۆینە ناوی ینی زۆر شتێ باسیکەین لەوانە ئیڤۆلوشنی زمان لەوانە باز لە جیناتە بێ بکەیت و لە هەر یەکێک لەم زانستانەیە تۆ پێویستە بنەمایەکی لێ بزانی بۆ نمەکە باز لە جیناتەکەی ئەبێ شتێک لە جینات بزانین شتێک لە نیورۆساینس بزانی اینجا بیتە سەر بابەتی ئەوەی کە تۆ چۆن زمان و ئەمانە پێکەوە ئەبەستیتەوە تا ڤیدیۆکی تر کاتان خۆش بێ هیوادارم ڤیدیۆکە ڕوون بوو بێت و کاتێکی خۆش بۆ مولایە